حديثك صحيح مسلم ده هاتوا دایکی مانداران عائشة رضای خوای لێ بێ حدیثێکی درێژە من تۆزێکی باز دەکەم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوێک لە شەوەکان لای من بوو درەنگانی شەو خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وای زانی من خەوتومە هەستی کرد من خەوتومە بەڵام نەخەوتم خۆم کرد خەوتو بزانم بە تەمای چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بە سووکی دەرچوو لەسەر جێگاکی شەوە درەنگە خەڵخەوتووە ئەفەرمێ منی شوێنی کەوت و مازانی بەلای خێزانەکانی ترێچێ بەڵام مەسەلەکە ئەوە نییە دەفەرمێ ڕۆشتە ناو گۆڕستانی بەقیعەوە ئاوا سێجا دەستی بەرز کردەوە دوعای خێری زۆری بە مردوەکان کرد بۆ ئەهلی بەقیع ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ ئەفەرمێ دوایەوە گەڕامەوە لە پێش ئەوە گەڕامەوە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانی من مراقبە یەکەم بە دوایەوە دەفەرمێ جوبرەئیل هات بۆ لام بعائشة فرمو أي عائشة جبرائيل هات بلام سلامي خواي پروردگاری لسر بيه فرمي خواي گەورە فرماني پێت کردووە أي پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بمشەوە بڕۆی بۆ گۆڕستانی بەقیع دوعای خێریان بۆ بکەی خواي گەورە لە ئاسمانەوە جوبرائیلی نادووە سلامی خوای لەسەر بێ بۆ سەر زەوی بڕۆ بە پێغەمبەری خوا بڵێ صلى الله عليه وسلم با بڕۆ دوعای خێر بۆ ئەهلی بەقیع بکات بۆی دوعای خێری بۆیان کرد کەواتە دوعای خێر ئەوەندە گرنگە بۆ مردوو بكمي مزانة مرة وصل قبل الفاتحة فاتحة بمردو إسفادينية فاتحة بناو نيوجا هذا جابلي الفاتحة يخير دسناكي بومباسي قبرسان وتعزيكم نكاتك يعني تبخو دانشت الفاتحة خيوني بخوت بلان دعاي خير بمردو إسفادي هي باشا اگر فاتحة شاك بمردو وبيغمر إخوانك صلى الله عليه وسلم بو صحابة نيكر تولوان متقيتري أو كسيك عليه الشرعية لو عاقلترو راسترا نا والله حاشا شتيوان نية بۆی ئەوەی کە ئیسفادەی بۆ مردوو هەیە دوعای خێری بۆ بکەیت ئیتر دەست بەرز دەکەیتەوە دەست بەرز ناکەیتەوە کێشەنیە گرنگ ئەوەی دوعای خێر بۆ مردوەکان بکەین ئەو تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شەوە دەرئەچێتە دەرەوە بە فەرمانی خوا دوعای خێر بۆ ئەهلی بەقیع بکات بۆ مردوەکان بکات کەواتە سوودی زۆری هەیە دوعای خێر بۆ مردوەکان ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێک کە بانگی دا بڵێن ئەو دوعای بخوێنن اللهم رب هذه الدعوة التامة على دعاء إما دلين شي آتي محمدا الوسيلة والفضيلة أو دعاء يعني شي واتخوايا بلو باي وسيلة وفضيلة كبرسترين بلاي باي بهشته لبهشته لو شو أنا برسترنية خوشترنية بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم أو بلو باي برزخواي قورة داينا وسيلة وفضيلة بو يك عبدي خوي دايناوە بۆ عەبدێکی خۆی ئومێدم هەیە ئەو عەبدە من بم چونکە لە بەهەشتا لەوە خۆشتر نییە دەفەرمێ دوعای خێرم بۆ بکەن بپارێنەوە لە خوای گەورە کە من ئەو کەسە بمڕۆمە ئەو شوێنە بێگومانە شوێنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەهاسەی کە ئەفەرمێ دوعای خێر بۆ من کەن ئەی قورب بەسەر من و تۆی تاوانبار چۆن پێویستمان بە دوعای خێری خەڵق نییە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سەڵاواتم لەسەر بدەن واتە دوعای خێرم بۆ بکەن کەواتە دوعای خێر بۆ مردوو زۆر گرنگە ئێمە دەڵێن خوایان وەسیلە و فەضیلە ببەخشە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ ئەم دوعایم بۆ بکە حلت له الشفاعة يوم القيامة لقيامته شفاعتي من بۆ کەسە حەڵاڵ دەبێ شفاعتي بۆ دەکەم چونکە دوعای بۆم کردو خوای گەورە ئەو شوێنم پێ بەخشی کەواتە دوعای خێر گرنگە مەڵێ فڵان کەس پیاو چاکە و دوعای خێری ناوێ خۆ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاو چاکتر نییە حەدیشی نەبێ هیچ کەسێک کەواتە لە کۆتاییدا دەڵێم مردوەکانمان با لەبیر نەکەین بێوەفا نەبین بەرامبەریان بەوەفا بین بەرامبەریان هەموو کاتێکیش بە تایبەتی دایک و باوکمان قەت لەبیر نەکەین زیندۆیان مردووە هەموو کاتێک بڵێن ڕەبی اغفر لی وەلیوالیدەیە خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بن